بگشتی لسر وی شرعی و پیش هاتنوی سعید شاوردی شروع سیاسی جی طهران میوان منه هجای سعید تو بخیرات یا کردستان 24 جدا خویانی دماهیا دونالد ترامپ دست پید کم و که پرسیار دبیجیتن کو ام ده ایران و گرین نوه چاخ بردین اگر هاتو گروی هرمز به تمامی و نکن چند مایه کو ایران و گریت و چاخ بردین زور مایه تحية طيبة لك استاذ سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس سەرۆک ترەمپ دەستی بە جەنگ کردووە دەستی بە دوژمنکاری کردووە ئەوە ئێران نییە کە دەستی بە شەڕ کردووە دەست پێشخەری کردو ئێران بەرگری لە خۆی دەکات ئەوەی کە دەبێت جەنگ بوەستێنێ 2000 هەر دۆناڵد ترەمپە دەبێت ترەمپ کۆتایی بە جەنگەکە بهێنێت نەوەک ئێران کە دەست پێشخەری نەبووە بۆیە ئەم جۆرە قسانە کە دەڵێ ئێران دەگەڕێنێتەوە چاخی بەردین و ئەم جۆرە بابەتانە پێم وایە قسەیەکی ورد نییە بۆچی قسەیەکی ورد نییە چونکە ئەگەر هات و ئێران هێرشی کرد وایە سەر شارە ئەمریکەکان بە نمونە بۆ سەر نیویۆرک و واشنگتن ئەو کات دەبوو ترەمپ بە ئێران بڵێ جەنگ بوەستێنن بەڵام ئەوەی کە هێرش دەکا ترەمپ خۆی شەڕی بەسەر ئێران ڕاگەیاند و هێرش دەکاتە سەر ئیسفەهان و شارەکانی دیکە بۆیە من پێم وایە دەبێ سەرۆکی ئەمریکا چاوێک بە وردەکاریەکاندا بخشێنێتەوە چونکە چاوەڕێی ئەوە نەبێ ئێران بەرگری لە خۆکردن بوەستێنێ ئێران لە پرۆسەیەکی بەرگری لە خۆکردندا دەبێ ئەمریکا هێرشەکەم بوەستێنێ باشە هێژای سعید شاوردی ئیران دە پرۆسیا بەرگریکردنێدایە لاانێ هێرش بەرچیە کێمافەیە کێمافنێ ئەو مژارەکە دیە بەڵام پرسیار ئەvەیە چەند مایەک و ئیران vەگەڕیتەوە چاخێ بەردین وەکی ترامپ جێت بێژیت وی شەڕی ئەvە 33 ڕۆژە بەردەوام یعنی ئیران گەهەندیە وی ئاستی کومر و بێژیتە نێزیکە ژ چاخێ بەردین نەخێر ئێران لەوە نزیک نیام قسە زێدەڕۆییە لەلایەن دۆناڵد ترەمپەوە ترەمپ سیرکە دەیەوێت چی بکات دەیەوێت وێنەی سەرکەوتن بۆ خۆی دروست بکات لە کاتێکدا ئەو سەرکەوتانە سەرکەوتنی ساختن دوورن لە واقع من دڵنیام لەوەی کە ئێران هەرگیز ناگەڕێتەوە چاخی بەردین شتی لەم شێوەیە پشت بە خوددا هەرگیز ڕوونادات ئێران توانای ئەوەی هەیە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە لە ناو ببات وە کردوویەتی تا ئێستاش دەتوانم بڵێم کە تاکو ئێستا 19 بنکەی ئەمریکا لە ناوچەکە گەڕێنراونەتەوە چاخی بەردین کەواتە ئێران ئەو شتێ بەرامبەر بە ئەمریکا کردو بنکەکانی گەڕاندوێتەوە چاخی بەردین لە تەلەڤیڤ لە حەیفا لە ئیسرائیل ئێران هێرشی کردوتە سەر کۆمپانیاکانی دروستکردنی چەک و پیشەسازی دیکە لەنێ بۆیە ئەمریکا ناتوانێت گەلی ئێران لەناو بۆ بیگەڕێنێتەوە هێژای شاوەردی دۆناڵد ترامپ دەبێژیتن هەرنووکە ئیرانێ داخوازا ئاگربەستێ ژمە کریە بڕاستیژی ئیرانێ داخوازا ئاگربەستێ ژە ئەمریکا کریە بە هیچ شێوەیەک بەداخەوە هەموو ئەوەی دۆناڵد ترەمپ دەیڵێت پێچەوانەکەی دروستە واتە هەرچی ئەو گوتی پێچەوانەی قسەکەی ترەمپ ڕاستێکەیە بەداخەوە تەنانەت میدیای خۆراوایش دەڵێن بە ترەمپ دەڵێن سەرۆک ترەمپ تۆ ڕاستیەکان لەبارەی زیانەکانی جەنگی ئێران نادرکێنیت ئەمریکا شکستی هێنا لەوەی ڕژێمی حکومڕانی ئێران بڕۆخێنێت وە شکستی هێنا لەوەی کە ئۆپراسیۆنێکی وشکاوەکی لە ئێران ئەنجام بدات هەموو ئەوەی ئەمریکا توانیوێتی بیکات دروستکردنی گوشار بووە لەسەر خەڵکی سڤیل و گوشارکردن بووە لەسەر دامەزراوەکانی وزە و چەند دامەزراوەیەکی دیکە بەڵام ئەوەی ئێستا هاتووە دەپاڕێتەوە لە میسر و تورکیا و پاکستان و وڵاتانی دیکە بۆ ئەوەی لەگەڵ ئێران قسە بکەن تا ئێران ڕازی بێ بە ئاگربەست دۆناڵد ترەمپە ئەمەش بەڵگەی ئەوەیە کە ئەمریکا لە ڕووی سەربازیەوە شکستی هێناوە لە بەرامبەر ئێران ڕەتی دەکاتەوە شتێکی لەو شێوەیە بکات چونکە ئێران دەڵێ دەبێت قەرەبوو بکرێمەوە لە بەرامبەر ئەو زیانانەی لە جەنگی ئێران لە ئێمە کەوتووە ئێران بەڵێنی ئەوەشی داوە
دەبێت زەمانەتی ئەوە بکرێت جارێکی هێرش نەکرێتەوە سەر. هێژای شاوردی هین دزانن کو ئەف شەڤە گوتارێکە دۆنالد ترامپ هەیە و دەهێتە چاوەڕێکردن گەلک تشتین هەستیار تێدا ببێژیتن. ئیران بە تایبەتی چاوەڕێ چییە ژێ گوتارە ترامپ یاکو جاف لەسەرن؟ دەکرێت ترامپ بکشێتەوە چونکە لە چەند کاتژمێری ڕابردەوە ئاماژێ بۆ کردووە کە تاکلایەنانە لە جەنگ دەکشێتەوە کۆتایی بە کردە ئۆپراسسیۆنەکان دەهێنێ و ئەو کات دەڵێ کە من کۆتاییم بە ئۆپەراسسیۆن لە دژی ئێران هێناوە و ئەگەرێکی دیکەش هەیە کە جەنگ فراوان بکە لە دژی ئێران هەردوو ئەگەرەکە لەسەر مێزدان بۆی هەیە هێزی زیاتر لە بەرامبەر گەلی ئێران بەکار بهێنێت چونکە دۆنالد ترامپ تا ئێستا نەیتوانیوە هیچ کام لە ئامانجەکانی خۆی لە بەرامبەر ئێران بپێکێت ڕەنگە داوا لە کۆنگرێس و ئەنجومەنی پیران بکات پشتیوانی زیاتری بکەن و بودجەیەکی زیاتریان بۆ تەرخان بکەن کاتێکی زیاتریان پێ بدەن وەک لەوەی پێشتر دیاری کرابوو چونکە ئەو بەڵام هێژای شاوردی ئەوە دۆنالد ترامپ دەبێژیتن تەمام پێچەوانەی ئاخەفتنین هەوەیە کو دەبێژیتن مە هێزا ئەسمانی و دەریاییە ئیرانێ ژناف بریە بەڵام یا پرسیار ئەوەیە ئەگەر هاتوو دۆنالد ترامپ بڕیارە بەرداوامیە شەڕ یانژی بەرفرەهتربوونە بازنێ شەڕ لە دژی ئیرانێدا ئایا ئیران حتا کەنگی ئامادەیە وی شەڕی بکەت؟ ئێران لە سەرەتاوە قسەیەکی کردووە گوتوویەتی ئێمە دەستمان بە جەنگ نەکردو و دەست بە جەنگ ناکەین بەڵام ئێمە کۆتایی بە جەنگ دەهێنین بۆیە دوا کەس کە گولە دەهاوێژێت دوا گولەی ئەم جەنگە من دڵنیام لەلایەن ئێرانەوە دەبێت ئێران خاڵی کۆتایی لەسەر ئەم جەنگە دادنێت ئێران ئاماژەی بەوە کردووە کە پێویستە ئەمریکیەکان لە بەرامبەرەوەی کردویانە لە بەرامبەر تیرۆرکردنی ڕێبەری باڵای ئێران ئیمامی خامنەی و هەروها سەرکردە سیاسی و سەربازیەکانی ئێران دەبێت سزا بدرێت ئەمریکیەکان خەڵکێکی زۆری ئێرانیان کوشتووە هێرشیان کردوتە سەردامەزراوە ئابوووریەکانی ئێران بۆیە ئێران دەڵێ من تۆڵەی ئەم زیانانە دەکەمەوە و ئەمریکیەکان پەشیمان دەکەمەوە لەوەی دەستیان بۆ ئەم جەنگە برد لە سەرەتاوە و بە دۆڕاوی دەبێت لەم جەنگە بستنە دەرەوە بە هەمان شێوەش بۆ ئیسرائیلەکان هەمان شتیش بۆ ئەوان دروستە بۆیە ئەوەی ئێران دەیڵێت من لە سەرکردە سیاسی و سەربازەکانی ئێران بیستومە دەڵێن ئێران توانای ئەوەی هەیە کە موشک بگرێتە ئەمریکی و ئیسرائیلەکان بۆ چەند ساڵی داهاتوو نەک بۆ چەند مانگ دەتوانن چەند ساڵ بەردەوام بن لەو ئۆپەراسیۆنە ئێران خۆی ئامادە کردووە ماوەی چەند ساڵێکە دەزانێت شەڕێکی وای لە پێشە ئێستاش پێم وانە کێشەیەکی هەبێت لە بەرپەرزدانەوە باشە ئەگەرم بەحسێ دانوستاندنا بکەین بەحسی ئاگر بەستێ بکەین هەوڵێک ژێ تورکیا هەیە ژلایەکی دیە پاکستانە هەوڵ هەیە ئایا داخوازن ئیرانێ گوهارتن بەسەر داهاتیە داخوازن ئیرانێ چنە و ممکنە ئەف داخوازە ژلای ئەمریکا بهێنە قبولکردن؟ مەرجەکان زۆر ڕوونن پێنج مەرجن ئێران دایناون دەبێ ئەمریکیەکان پێی ڕازی بن و جێبەجێ بکەن بۆ ئەوەی ئێرانیش لە بەرامبەردا بچێتە ژێرباری ئاگربەستەوە گرنگترینیان ئەوەیە کە دەبێ ئێران قەرەبوو بکرێتەوە لەو زیانانەی لە بەرامبەر جەنگی هەڵگیرساوی ئەمریکا بکرێتەوە دۆزێکی دیکە یە خودتەوەرێکی دیکە ئەوەیە کە گەروی هۆرمۆز چیدی ڕێگە نادرێت لەوێەوە ئەمریکیەکان تێپەڕ بووبن و هەروەها سیاسەتێکی نوێ لەلایەن ئێرانەوە بۆ کۆنتترۆلکردنی گەروی هۆرمز جێبەجێ دەکرێت کە ڕێگە لە ئەمریکا و وڵاتانی خۆر ئاوا دەگرێت بە شێوەی سەربازی لە دژی ئێران بەکاری بهێنن ئێران لەسەر ئەوەش پێداگرا کە دەبێت شەڕ بۆ سەر لایەنەکانی دیکە بوەستێت عراق لوبنان یەمەن دەبێ هێرشەکان بۆ سەر ئەو وڵاتانش بوەستێنرێن ئێران ڕژدا لەسەر ئەوەی کە شەڕەکە تەنیا لەسەر ئەوان نەوەستێت ئێران قبولی نییە شەر لەسەر لوبنان و عراق و یەمەن بەردەوام بێ
بەڵام لای ئەوان جەنگ بوەستێت کەواتە ئەمانە دیارترین ئەو مەنجانن کە ئێران داوای کردووە سەربار بەڵام مەبەستە گەڕۆی هورمز مەبەستە گەڕۆی هورمز زۆر مژارێکی حساسە هەستیارە یعنی حتا ممکنە گەڕۆی هورمز بەردەوامیە ڕاگرتنە ڤانگەشتیان ببیتە ئەگەر و ممکنە ئەمریکا هێرشەکە زەمینی لەسەر ئیرانێ هەندێک ناوچەین دەستنیشانکری ئەنجام بداتن بۆچی ئیران بە ئیسرارێک و گەڕۆی هورمز بڤی ڕەنگی بمینیتن یان جی هەندێک سیاسەتێک تازە بوو دانیت سبا ڕۆژێدا ڕاستە شتێکی لەو جۆرە هەیە بەڵام ئێران ئیدی لە جەنگ ناترسێت شتەکان گۆڕاوە ئێران چیتر لەوە ناترسێت کە دووچاری جەنگێکی گشتگیر ببێتەوە ئێران زۆر هەوڵیدا پێش بەم جەنگە بگرێت بەر لەوەی دەست پێ بکات بەڵام ئێستا کار لە کار ترازاوە جەنگ هەڵگیرساوە بۆیە ئێران دەڵێ من پێویستە بە شێوەیە کار بکەم لەمە بەدووە ئیسرائیلی و ئەمریکیەکان بە شێوەیەکی دۆڕا و پەشیمانانە لە جەنگ بستنە دەرەوە کەواتە هەوڵی ئێران گوشارکردنە لە ئەمریکیەکان لە ڕێگەی گەروی هورمزەوە ئێران بە ئەمریکەکانی گوتووە بە شێوەیەکی ڕوون کە جیهان لەوە تێگەیشتووە ئەمریکا توانای ئەوەی نییە گەروی هورمز بکاتەوە و داوای لە هاوپەیمانانی کردووە کە هاوکار بن بۆ ئەوەی بتوانن گەروی هورمز بکەنەوە کەواتە ئێران کە پێشتر گەروی هورمزی کردبووەوە ئەمریکەکان هاتن ناوچەکەیان خستە مەترسیەوە و گەروی هورمزیان بەڕووی داخست بەڕووی بەشێک لە کەشتەکان ئێران جارێکی دیکە ڕێگە نادەتەوە ئەم گەروە بۆ هێرشکردنە سەر گەلی ئێران و نەوت و گازی ئێران بەکار بهێنرێتەوە بۆیە بەرلەمان داوای لە حکوومەت کردووە کە بە شێوازێکی نوێ دەست بە مامەڵە بکەن لەوەی پەیوەستە بە گەروی هورمز بە تایبەتی بەرامبەر ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بەڵام وڵاتانی دۆست لە سوات لەوە نێوانی شێندا عراق جارێکی دیکە دەتوانن گەروی هورمز بەکاربێنەوە عراق هیچ کێشەیەکی لەگەڵ ئەوە نیە کە عراق گەروی هورمز بەڵام کێشە لەگەڵ کێە کێشە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکان گەلەک سپاس هێژە سعید شاوردی شڕۆڤەکاری سیاسی ji Tehran